لە سەروبەندی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق حکومەتی ماو بەسەرچووی هەرێمی کوردستان پرۆژەی ڕاکێشانی بۆری ئاوی سێی دوکان سلێمانی خستە بواری جێبەجێکردنەوە. ئامانج لە پرۆژەکەش کۆتایی هێنانە بە قەیرانی کەم ئاوی شاری سلێمانی لە وەرزی هاوین و کەمبارانیدا، بەڵام هاوڵاتیان و دانیشتوانی شارەکە هیوایەکی ئەوتۆیان نییە و دەڵێن هاوشێوەی دەیان پرۆژەی دیکەی پارێزگاکە ئەم پرۆژەیەش بە پاساوی جیاجیا تەواو ناکرێت. مسئولێکی بۆ خۆم تەواو نابێ هیچ ئەومان هەروایە پێچی برجەکە نییە مارە نییە ئەیتە داوا بڕێکلاوە دێن و نایەت بەخوا لەوە ئاقڵم نایبڕێ ئاقڵم نایبڕێ وەڵاهی دێت لە کەم و کوڕیە لە شتێکاگە کەم و کوڕێ شتێکیان بێ لەوانێ بووان نەکرێ ئەگەر بکرێت چاکە چی شتێک هەیە دەستی بۆ بەریت و چاک بێ و خەڵک حەزی لێ نەکا. قسەی ئەم حکومەتی ئەمەیە شوێنی هومێو نییە، شوێنی هومێو نییە بەڕاستیەکەی ئەگەنا بە حسابی وان بووە بۆ دەمێ بۆ ئەو باتایە توانان سەرۆکی حکومەتەوە دوو سێ مانگە وعدی یا و ئیمزای کردووە تا ئێستا هیچ نییە. باشە خراپ نییە خەڵکیش خراپە کاگە خۆر حکومەت خراپ نییە کابرا ئاوی نییە پێشەوە بیکات دێتەنچێگەی و دەرگاکەی پێشوە سۆندەکەی دەرەوە دەزەگا بە کۆڵاشن و دەرگا شۆریت. پرۆژەکە لە کاتژمێرێکدا 20,000 مەتر سێجا ئاوی خواردنەوە بەرهەم دەهێنێت و درێژی بۆریەکەش 120 کیلۆمەترە و ماوەی پرۆژەکەش 2 بۆ 2 ساڵ و نیوە بە گوشمەی 420 ملیۆن دۆلار. بەڕێوبەری ئاو و ئاوەڕۆی هەرێمیش لەسەر پرۆژەکە و ئاستەنگەکانی بەردەمی دەڵێ بەری پرۆژەی ئاوی دوکان سلێمانی کە بە گرێبەستێکی 423 ملیۆنی دەستی بە ئیشکارەکانی کردیە لە ئێستاکەدا سەرخادەی دانانی لێژنەی سەرپەرشتیاری بۆ دانرایە کۆمپانیا سەرخادی لەگەر حکوومەت لەگە قایمێتی دوکان و لایەنە پەیوەنددارەکانی ئەو شوێنە سەرخادی یەکلاکردنەوەی شوێنی ئینتێکی پرۆژەکە و محەتەکە و مەساراتی بۆڕی لەسەر ئەرزی واقع لەوێن دەرێت کێشە گرفتەکە بیتن ئەو بابەتان یەکلاکەن و ئیشکارەکانی دەست پێ دەکات. 12 ئۆکتۆبەری ئەم ساڵ بە ئامادەبوونی جێگیری سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان و کۆمپانیای جێبەجێکار ڕێککەوتنی هەردوو لا واژوو کرا، بەڵام بە لە بەرچاوگرتنی پرۆژەکانی پێشووتر هاوڵاتیان چاوەڕوانی 10 بۆ 15 ساڵی دیکە دەکەن تا ئەم خزمەتگوزاریە سەرەتاییان بۆ جێبەجێ بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.